یەکەتی لیژنەیەکی پێکێنا بۆ سەرخستنی کاندیدەکەی بۆ پۆستی سەرۆک کۆماریە عێراق. ئەندامێکی مەکتەبی سیاسی یەکەتی دەڵێت پارتی سوور بێت لەسەر پۆستی سەرۆک کۆمار ڕنگدانەوەی لەسەر ناوخۆش دەبێت. دادگای فیدراڵی لەبارەی یاساییبوونی یەکەمین دانیشتنی پەرلەمانەوە بڕیاریدا. سڵاوتان لەبێ لە شارپرێسەوە هەواڵی ڕۆژتان پێشکەشەکەم. یەکێتی نیشتیمانی کوردستان بڕیاریدا بە پێکێنانی ژوورێکی ئەمەلیات بۆ سەرخستنی کاندیدەکەی بۆ پۆستی سەرۆک کۆماری عێراق کە دکتۆر بەرهەم ساڵحە. جەختیش دەکاتەوە ئەرکی ئەندامانی لیژنەکە دروستکردنی تۆڕێکی پەیوەندی فراوان دەبێت لەگەڵ کەناڵ و میدیا عەرەبی و ناوخۆییەکان بۆ ڕووماڵی هەڵمەتی سەرخستنی کاندیدی یەکێتی. بە جۆرەی بڕیارێکی ستران عەبدوڵڵا ئەندامی مەکتەبی سیاسی و لێپرسراوی مەکتەبی ڕاگەاندنی یەکێتی کە وێنەیەکی دەست شارپرێس کەوتووە. ئاماژە بۆ کراوە بۆ هەڵمەتی سەرخستنی کاندیدی یەکێتی نیشتیمانی کوردستان بۆ پۆستی سەرۆک کۆماری عێراق. بڕیارماندا بە پێکێنانی ژوورێکی ئەمەلیات بۆ کارکردن لەسەر ئاستی میدیای کوردستانی و عێراقی و باسی لەوەش کردووە. ئەرکی ئەندامانی لیژنەکە دروستکردنی تۆڕێکی پەیوەندی فراوان دەبێت لەگەڵ کەناڵ و میدیا عەرەبی و ناوخۆییەکان بۆ ڕووماڵی هەڵمەتی سەرخستنی کاندیدی یەکێتی. بە جۆرەی بڕیارەکەی ستران عەبدوڵڵا ژووری ئەمەلیاتی سەرخستنی کاندیدی یەکێتی لە 9 کەس پێک هاتووە. کانونەرایەتی سەرجەم ئۆرگان و میدیای سەر بە یەکێتی و مەکتەبی ڕاگەاندن و ڕاگەاندنی مەکتەبی سیاسی ئەو حیزبەش دەکات. بڕیارەکەی لێپرسراوی مەکتەبی ڕاگەاندنی یەکێتی بۆ سەرخستنی کاندیدی ئەو حیزبە بۆ پۆستی سەرۆک کۆمار دوای ئەوە دێت ئەنجومەنی سەرکردایەتی یەکێتی بە زۆرینەی دەنگ و دواتریش بە بڕیاری بابڵ تاڵەبانی هاوسەرۆکی یەکێتی دکتۆر بەرهەم ساڵح وەک تاکە کاندیدی ئەو حیزبە بۆ پۆستی سەرۆک کۆمار دیاریکرا و جەفتیشیان کردەوە ناچنە ژێر فشاری هیچ حیزبەیەک بۆ گۆڕینی کاندیدەکەیان. پۆڵا تاڵەبانی ئەندامی مەکتەبی سیاسی یەکێتی هۆشداری دەدات لە سوربوونی پارتی لەسەر وەرگرتنی پۆستی سەرۆک کۆمار کە ڕنگدانەوەی لەسەر ناوخۆی کوردستانیش دەبێت. پۆڵا تاڵەبانی لە لێدوانێکی ڕۆژنەمەڵیدا دەڵێت بەپێی ئەو ڕێکەوتنەی لەگەڵ پارتی هەیەنا پۆستی سەرۆک کۆمار مافی یەکێتیە و بەپێی ڕێکەوتنی استراتیژی پارتی یەکێتی کاتێک پۆستەکە مافی یەکێتیە مافی خۆشمانە چێ کاندید دەکەین ناکرێت پارتی دەزوەردان لەوەدا بکات. ئاماژەی بۆ ئەوەش کردووە پێی وانییە کێشەکە دکتۆر بەرهەم ساڵح بێت بەڵکو ئەوان پۆستەکەیان دەوێت و دەیانەوێت پۆستەکە لە یەکێتی وەربگرن و بۆ ئەو مەبەستەش ڕێکەوتنیان کردووە ئەوەشیان بە تاگلایەنە و بە بێگەڕانەوە بۆ یەکێتی کردووە. ئەو بەرپرسەی یەکێتی پێیوایە کێشەکانی نێوان حیزبەکەی و پارتی ڕنگدانەوەی لەسەر ناوخۆی کوردستانیش دەبێت و هیواداریشن دۆخەکە زیاتر تەشەنە نەکات و کێشەکان چارەسەر بکرێت. دادگای باڵای فیدراڵی تانەکانی لەسەر یەکەم دانیشتنی پەرلەمانی عێراق ڕەت کردەوە و بڕیاریدا بە دەستوری و یاساییبوونی یەکەم دانیشتنی پەرلەمانی عێراق و سەرۆکایەتی پەرلەمانیش دەتوانن دەست بە کۆبوونەوەکانی خۆیان بکەن. ئەمڕۆ دادگای فیدراڵی دوو دانیشتنی ئەنجامدا لە یەکەمیاندا کە تایبەت بوو بە وەرگرتنی دوو تانەی نوێ لەلایەن دوو پەرلەمانتاری عێراقەوە بڕیاریدا سەرجەم دانیشتن و قسەکردنەکان بۆ ئەو چوارتانەی پێشکەشکراون لەبارەی نایاساییبوونی یەکەم دانیشتنی پەرلەمانەوە بۆ سەرەتای مانگی داهاتوو دوابقات. بەڵام دواتر و جارێکی دیکە کۆبوونەوەکە دەستی پێکرد. لە کۆبوونەوەکەدا تانەی هەردوو پەرلەمانتار باسم خەشان و مەحمود مەشەدانی سەبارەت بە نایاساییبوونی یەکەم دانیشتنی خولی پێنجەمی پەرلەمان و هەڵبژاردننی دەستەی سەرۆکایەتی پەرلەمانی عێراق کرایە بەرباس و دادگاش ئەو تانانەی ڕەت کردەوە و سەرۆکایەتی پەرلەمانی بە یاسایی لە قەڵەمدا. پسپۆرێکی بواری یاسایی عێراقی دەڵێت چەندین لایەنی حکومی و وردبینی لە دۆسەی ئەو کەسانەدا دەکەن کە خۆیان بۆ پۆستی سەرۆکایەتی کۆمار پاڵاوتووە. هەروەها پێشبینیشی کردووە بەشێک لەو کاندیدانە بەهۆی دۆسیەکانی پێشووتریانەوە دوور کرێنەوە. عەلی تەمیمی پسپۆری یاسایی لە لێدوانێکی ڕۆژنامەیەدا وتوێتی هەموو کەسانی خۆیان بۆ پۆستی سەرۆکایەتی کۆمار پاڵاوتووە لەلایەن چەندین لایەنی حکومی تایبەتمەندەوە وەک دەستەی دەستپاکی، لایەنە دادوەریەکان، وەزارەتی نەوخۆ، دەستەی لێپرسینەوە و دادپەروەری و وردبینی لە دۆسەکانیان دەکرێت و ڕەفتار و دۆسیەکانی پێشووتریان بە دوواداچوونی بۆ دەکرێت. دەژڵێت هەر کاندیدێک لەلایەن ئەو دەستگایانەوە تێبینی لەسەر دۆسیەکەی هەبێت ئەوە لە کاندیدبوونی بۆ پۆستی سەرۆکایەتی کۆمار دوور دەکرێتەوە. تەمیمی ئاماژەی بۆش کردووە لە هەموو خولێکی نوێدا ژمارێکی زۆر لە کاندیدەکان بەهۆی بوونی تێبینی لەسەر ژیاننامە و دۆسیەی پێشووتریانەوە لەلایەن هەندێک لەو دەستگا چاودێریانەوە دوورخراونەتەوە.
هەر بۆیە بە دڵنیایی لەم خولەشدا بەشێک لەو کاندیدانە دوور دەخرێنەوە بە تایبەت دوای گەیشتنی راپۆرتی پێویست لەسەر دۆسیەی ئەو کەسانە کە خۆیان بۆ پۆستی سەرۆکایەتی کۆمار کاندید کردووە. لە شارپرێسەوە هەواڵی ڕۆژتان پێشکەشکرا شاد و بەختەوە.